ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی دروێنەدا جوتیارانی سنووری قەزای چەمچەماڵ هاوشێوەی جوتیارانی بەشێکی زۆری ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین کێشە و گرفت دەبنەوە کە دیارترینیان وەرنەگرتنی بەرهەمەکانیانە. لەگەڵ ئەوەی سایلۆی وەرگرتنی گەنمی چەمچەماڵ تەواو بووە، بەڵام جوتیارانی سنوورەکە گەنمەکانیان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە لێوەرناگیرێت. ئەوەش دڵە ڕاوچی لای جوتیاران دروست کردو و بە ناچاری بەرهەمەکانیان لە بازاڕدا بە نرخێکی کەمتر دەفرۆشنەوە. من لە بازار ڕیفرۆشین، لە بازاردا معلوماتی جەنابتانە هەرزانە لێرە سایلۆ نییە. بۆ پیرەمەگرومە نێری بۆ نمونە بۆ سایلۆی ئەوێ ئەنێریت کۆمەڵە مەسرفە چێتە سەری وای لێدێ ئەلەوشە بێتە زەرێرە گەورە. سایلۆیەک هەیە لە چەمچەماڵەن دروست کراوە ئێشان تەواو نەبوو. سایلۆیە زەرورە، زۆریش زەرورە، بەس کاتێکە زەرورە چەند وەختێکە دەستیان داوەپی ئەگەر ئیمساڵ فریامان بکەوتایە و گرنگی پارەدانەکەی هەبوایە وەکو بەغای نەکردایە بۆ ئێمە باش بوو. دەغڵ و دانەکانمان لە چاو ساڵانی ڕابردووە زۆر خراپ بووە لەبەر ئەوەی بارانێکی کەم بوو، هەتاوەکو 15 باران نەباریەوە لەم سنوورەی ئێمەیە. دەغڵ و دانەکەمان زۆر کورتی هێناوە، زۆر زەرەرمان کردووە. ئەم منتیقەی ئێمە پێویستی بە بارانی پاییزە و زستانە هەیە، لە پاییزە و زستانەیە هیچ بارانێک نەباریەوە، بەرووبوومەکەمان زۆر کەم هێناوە. دوای ئەوەش هەچیەکمان دەستکەوتووە، ئێستا سایلۆکەی چەمچەماڵ تەواو نەبووە، لێمان وەرناگیرێ، ئەیهێڵینەوە لە ماڵەوە زەرەرەکەین. دوای ئەوەش ئەیبین بۆ پیرەمەگرون و ئەو منتیقەیە مەسرەفێکی زۆری ئەوێ. داغڵیم ساز وە خراپە وەڵای وە کارەکەی باران نەباریوە و ئەتر خەڵکی ئیمکانە دەوەی نیە چیمیای کات و باش چیمیای باش لێدا و گەنم باش پرێتر جووتی کا و پارێ جووتەکەی نێبیدا وەڵا دەڕاتە درەوەکە بە قورئان بنەتەوەکەی خۆیتیانی هیچ هاوکاریی نەکەوت ئێستا. وەڵای ئەوە زۆر زەرورە بۆ جوتیارانە مەتیقەیە نزیکە و پێویستەکە خەڵک بیا بووە چەمچەماڵ. بەڕێوەبەری کشتتوکاڵی چەمچەماڵش دەڵێت لە ئێستادا سایلۆی چەمچەماڵ لە 100% کارەکانی تەواو بوو و چاوەڕوانی حکوومەتی ناوەندن بۆ ئەوەی لیژنەیەکی تایبەت باوەرگرتنی گەنمی جوتیارانی سنوورەکە بنێرێت و ڕێکارە یاسایەکان بگرنە بەر. ئەو پێی وایە لە ئایندەیەکی نزیکدا گەنمی جوتیاران لە سایلۆی چەمچەماڵ وەردەگیرێت. ئێمە لە چەند ساڵێکە لە هەوڵی ئەوەی داین کە سایلۆی چەمچەماڵ بە کۆتا بێت. خۆشبەختانە لەم ساڵدا بە کۆتا هاتووە، بەڵام تا ئێستاکە پرۆسی وەرگرتنی گەنم تیا دەستی پێ نەکرد و ئەویش بەهۆی ئەوەی کە سایلۆ بەسراوەتە بە وەزارەتی بازرگانی و بە حکوومەتی هەرێم و وەزارەتی بازرگانی حکوومەتی ناوەند. بۆیە لەم کاتدا چاوەڕوانی ئەوەی کە لیژنەکانی بۆ پێک بهێنرێت و لەم ڕۆژاندا دەستکە بە ئیشکارەکان ئەوەی کە هێتا ئێستاکە ئێمە وەکو وەڵامی ئەومان وەرگرتووە کە لە چەمچەماڵ گەنم وەردەگیرێتەوە، بەڵام تا ئێستاکە لیژنەکان دەست بەکار نەبوونە چاوەڕێی وەڵامی بەغداین. لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ نزیکەی 12,000 جوتیار سەرقاڵی بەرهەمهێنانن. ناوچەکەش خاوەنی زیاتر لە 1.2 ملیۆن زەوی کشتتوکاڵیە و لەو ڕێژەیەش لەم ساڵدا نزیکەی 280,000 دۆنم زەوی بەگەنم و نزیکەی 140,000 دۆنمی دیکەش بەجۆ چێنراوە. ڕوبەرێکی بەرفراوانی دیکەی سنوورەکەش بە بەرهەمەکانی نۆک و پەتاتە و چەڵتوک و بێستان دەچێنرێت. بەهۆی سیاسەتی هەڵەی حکوومەتیش لە پشتگوێخستنی کەرتی کشتتوکاڵ بەرهەمی جوتیاران سوودێکی ئەوتۆی لێ نابینرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.